نیوە نوێترین کورتە فیلمی هونەرمەند عوسمان محەممەدە یوسف حەمە ساڵح سیناریۆکەی نووسیوە. ئەم فیلمە کارێکی هاوبەشی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستانە و لە ڕۆژهەڵات بەرهەمهێنراوە. دوایین کاری ئێمە کورتە فیلمێکە بە ناونیشانی نیوە، سیناریۆ و سکرین پلەی کارەکە لەلایەن هاوڕێم یوسف حەمە ساڵحەوە نووسراوە و دەرهێنانی لەلایەن عوسمان محەممەد کە خودی خۆمەکە کاری بۆ کراوە. کارەکە لە ڕۆژهەڵات لە شاری سەقز وێنە گیراوە لەلایەن ستافێکی ڕۆژهەڵاتیەوە. ئەمە دووەم ئەزمونمانەکە ئێمە لەوێ کارەکان ئەنجامێن هەوڵێن کە چۆنەڵی کارێکی هاوبەشی ڕۆژهەڵات و باشوورە بۆی زیاتر ئەزمونونەکانمان ئاڵوگۆڕ بکەین و سوود لە ئەزمون و تەجروبەکانی یەکتر وەربگرین. ستافی کارەکە وەکوتم تەنانەت ئەکتەرەکانیش ڕۆژهەڵاتین، دوو ئەکتەر لە کارەکەیە دوو ئەکتەر ڕۆڵی سەرەکی ئەگێڕن، غەریبە حەسەنپور کە ڕۆڵی سەرەکی ئەگێڕێ لەگەڵ میهرانی عەبدوڵڵا نەژاد کە ئەو دوو ئەکتەرە ڕۆڵی سەرەکییان لە فیلمەکەیە هەیە. وە کۆی کاستی کارەکە وەکو ستافی وێرەگرتن و نور و دەنگ هەڵگر و تەواوی کارە هونەرەکانی تر هەر لەوێ ئەنجام دراوە. ئێستا کارەکە لە قۆناغی مۆنتاژ و کە لە کۆڕێکشن و دانانی میوزیک و ئەو قۆناغەیە. ڕۆحی فیلمەکە یانەکرێ بڵێن بیرۆکە و ناوەڕۆکی فیلمەکە باس لە وجودی ئینسانەکە بەڕاستی لە سەردەمی ئەمڕۆی مۆدێرنەیە کە ئینسان کاینێکی سەرگردانە لە ناو تەکنەلۆژیا و لە ناو دنیای مەژازی و بە جۆرێک لە جۆرەکان ئینسان خۆی ون کردووە. ئەوەی کە پێ ئەوترێ ئینسان هەمیشە بە دوای نیوە ونبۆکەی خۆیان ئاگەڕێ، هەمیشە ئینسانەکان بە دوای ونبوویەکە ئاگەڕێن بۆی ئەو نیوەی خۆیانی پێ کامەڵ و تەواو بکەن. چیرۆکەکەی ئێمە کارکتەرێکە بە شوێن ئەوەیە ئەگەڕێ کەسێکی سەرگردانە، کەسێکی بێبەرنامەیە لە ژیانە لە نێو دنیای مەجازی و لە نێو دنیای مۆدێرنە و تەکنەلۆژیای ڕۆچۆ بە جۆرێک وجودی ئینسانی و ڕۆحی ئینسانی خۆی بیر چۆتەوە و پێویستی بە ڕووداوێکە کە بەرامبەرەکەی بۆی دروست بکە بۆی دوجار بیر بکاتەوە و لە ڕێی عیشق و لە ڕێی بیرکردنەوە و لە ڕووی ئەزمموی دڵەوە دوجارە کەسە بگا بە کەماڵ و خۆی بدۆزێتەوە، چونکە دوو جۆر لە دایکبوون لە ژیانی ئینسانە هەیە. لە دایکبوونی یەکەم کە لە دایکبوونێکی ئاساییە، لە دایکبوونی دووەمەوەیە کە ئینسان مانایەک لە ژیانی خۆیان دۆزێتەوە. بۆیە ناونیشانی فیلمەکەی ئێمە ناوی نیوەیە بە ئومێدیەوەی کە قۆناغی وێنەگرتنەکەی تەواو بۆ کارەکانی تریشی جوان بچێتە پێشەوە و ئەزمموونێکی باش و فیلمێکی جوانی لێ دروست بێ. لە ڕاستیە ئێمە لە شارم خۆم لە شاری هەڵەبجاژیم، یانی لێرە ئەو ئیمکانیاتە تەکنیکی و مادی و هونەریانەی کە پێویستن بۆ بەرهەمهێنانی کارێکی هونەری بەڕاستی بەردەست نین، ینی توانەکان زۆر کە من بەڕاستی ئێمە لێرە کاری زۆرمان کردووە، ینی لێرە کۆمەڵی هاوکار و دۆستی باش، ینی ئێمە لێرە چەندین کاری جوانمان کردووە بە توانا و بە تەکنیکێکی زۆر سادە. بەڵام دوجارە بێ هەنگاو بنی بۆی کە کارەکان باشتر ببن و کارەکان ئەکادیمی تر ببن و لە ڕووی کاست و لە ڕووی شێوازی هونەری و وەسوود لە ئەزمموی شوێنانی تر وەربگری. بۆیە ڕاستی ئێمە ئومێدمان هەیە کە فیلمەکەمان فیلمێکی باش دەربچێ و بتوانێت لە مەحفەلە نێودەوڵەتیەکان و لە فستیڤاڵە نێودەوڵەتیەکانە بەشداری بکە و ئەزمموی ڕابردوومان ئەزمموی کارێکمان هەبوو ئەویش هەر بە هەمان شێوە کارێکی هاوبەش بوو تا ئێستا زیاتر لە 35 فستیڤاڵی نێودەوڵەتی بەشداری کردو و چەندین خەڵاتی بردووە لە باشترین ئەکتەر لە خەڵاتی دەرهێنان لە باشترین فیلم. ئومێدمانەیە ئەم کارشمان چۆنەڵی هیچ نەبێ لە ئاستی کاری پێشوا بێ یا و ئەز کاری پێشوو تێپەڕێنێ. تەمان وەکو نواندن لە چەندین فیلمی کورت و درێژە بەشداریم کردووە، وەکو کاری دەرهێنان زیاد لە 6 کاری دۆکیۆمنتەریمان ئەنجامیاوە بەشداری فستیڤاڵەکانی کردووە لە زۆرێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن پەخش کراوە. بەڵام وەکو کاری درامی و داستانی ئەمە سێمین کارەکە لە دەرهێنانی خۆمە. یەکەم ئەزمموم لە ساڵی 2001 بوو کە گەرمەی شەڕی جوندولی ئیسلام بوو کە لە هەڵەبجەیە چۆنەڵی شەڕ و ململانیەکی زۆر هەبوو. ئێمە لەو کاتەیە سەرقاڵی یەکەمین کورتە فیلم بووین کە بەناوی ڕێکخراوی ئازادی لاوان سنتەری هەڵەبجەی شەهیدەوە بەشداری فستیڤاڵێکی کرد لەو کاتەیە و تاوەکە ئەو کاتە ڕەنگە بە بۆنەی سەرقاڵی و ژیان و خوێندنەوە تا ڕادەیەک وەستانێک لە کاری هونەریمانە بەردەوام بوو، بەڵام هەر دوجار شەڕمان کردووە کە ئەو بەهرە هونەریەمان نەمرێ و بەردەوام بین.